لە ئێستا بەهۆی ئەوەی کە پلەکانی گەرما زۆر بەرزبووەوە لەگەڵ ئەوەشا کێشەی کەمی ئاو کارە باشێ بەڕاستی سەرکۆجا چی لەوە ناخۆشتە بەڕاستی لە وەرزی هاوی نابیت لە کاتی نێڕوانی شا بە تایبەت جا کە پلەکانی گەرماش زۆر بەرز بێتەوە لە ماڵەوە بیت و کارەبانە بێ بەڕاستی ئێمە زۆر ناخۆشە چەنە ئێمە ئەمڕۆ لە پرۆگرامی ڕۆژێک ناویستمان قسە لەسەر کێشەی کەمی کارەبا بکەین لە شاری سلێمانی و لە هەرێمی کوردستان بە شێوازێکی گشتی بەڵام بەداخەوە هیچ کام لە بەڕێوەبەرایەتیەکانی شاری سلێمانی و لەگەڵ وتەبێژی بەڕێوەبەرایەتی کارەبا ڕەزامەند نەبوون کە ئەمڕۆ لە پرۆگرامی ڕۆژێک نوێ قسە لەسەر ئەم کێشانە بکەن بەداخەوە ئەگەر چی ڕەنگە زۆر کات لێرە و لەوێ باز لەوە بکرێت کە کێشەی کەمی کارەبا پەیوەندی بە هۆشیاری هاوڵاتیانەوە هەیە بەڵام تۆ کارەباکە بە هاوڵاتی با ئەو کاتە هاوڵاتی خۆی بزانێت چۆن و بە چ شێوازێک بەکارێنێت بەڕاستی چونکە وەکو باسم لێوە کرد لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرما ئەگەری توشبوون ڕەنگە زۆر کات بە زۆرێک لە گرفتە تەندروستیەکان کە بە تایبەت کارە باش نەبێتەوە بتوانیت ئامێرێکی فێنکەرەوە ئیش پێ بکەی لە نێو ماڵەکانی خۆتا ئیتر بەداخەوە ڕەنگە زۆر کات ئیتر ئەم پەتا وەرزیانی کە هەیە بۆی گەرماوە زیاتر بێت دەست خۆشەوە بابەتێکی زۆر گرنگەوە من لێرە یعنی کۆمەڵە پرسیاری هاوڵاتیان هەیە یان ئەگەر کە نەبوونی کارەبا نەبێت یان لە ماڵەکانە ئێمە وەکو کەساسەیەکان لەوانەیە خۆڕاگریمان هەبێت بەڵام ماڵە هەیە نەخۆشی هەیە ماڵ هەیە مناڵی وردی هەیە ماڵ هەیە پێویستی بۆیە کە ئەو ئامێرە فێرنکەرەوانە لە ماڵەکەیە ئیشکا یاخو ماڵ هەیە ئەو نەخۆشانەی کەیەتی هەندێک لەو ئامێرانی کە بۆیان دانەوە بە کارەبا کارەکە یعنی ئێمە ئامانویست ئەمڕۆ لە پرۆگرامەکەمانەوە تۆش ئاماژۆ پێ کۆمەڵە لەو پرسیارانە لەلایەن یەکێ لە بەرپرسەوە یاخو یەکێ وتەبێژەکانە وەڵاممان بدرێتەوە بەڵام بەداخۆی چیان ئامادە نەبوون بۆ ئێمە لێرەوەڵین بە هیوای ئەوەی بە هیوای ئەوەین ئەو کەسانی کە بەرپرسن جارێکی تر بزانن هۆکارەکە چییە وەڵامی ئەو پرسیارانەی هاوڵاتیان بنەوە نەبوونی کارەبا لەم وەرزەیە کۆمەڵە گرفتمان بۆ دروستەکات چکە ئەبینین ڕۆژ بە ڕۆژ پلەکانی گەرما بەرزە بێتەوە وەکو دوێنێ سێری ئامارەکانمان کرد هە لە عێراقا لە بەغدا و لە ناوچەکانی خوارو ناوەڕاستە پلەکانی گەرما چوە سەر و پلەیسلیزی و لە هەرێمی کوردستانیش لە ناو سلێمانی چوە سەر و 45 بۆ 45 بۆ خوارەوە کە ئەمەوە ئەکات کۆمەڵە گرفتمان بۆ دروستکە ئەو پەتەیانەی کە ئێستا بە پێی ڕێنمایەکانی پزیشکەکان کە ئێستا نەخۆشێکی زۆر ڕێکردێتە خەستەخانەکان بۆی سکچون و ڕۆژانەوە لەبەرەوە بە هیوای ئەوەین کە ئەم گرفتە چارەسەرێکی بۆ بدۆزنەوە بۆی ئەگەر نینە دەرەوە تەندروستی خۆمان پارێزین کارەبامان بەنێبا لە ماڵە دانیش زۆر ڕاستە دەستە خۆش بێت سەرکۆ هەر لەسەر بەرزبوونەوەی پلەکانی گەرما تا ڕۆژ بە دوای ڕۆژ هەستەکە ئیتر ئەو ڕۆژە بۆ منە گەرمترە لە ڕۆژی ڕابردوود کاتە تا دێت پلەکانی گەرما بەرەو بەرزی ئەڕوات بابزانین ئەم شەپۆلی گەرمای لەکوێ هاتۆ بۆ هەرێمی کوردستان و بە تایبەتریش قسە لەسەر شاری سلێمانی بکەین هەروەها لە ڕاگەیەندراوێکا دوێنێ باز لەوە کرا کە شاری سلێمانی بەرزترین پلەی گەرمای تۆمار کرد لە ماوەی 8 ساڵی ڕابردووە بابزانین ئەو پلەیە چەند بووە ئەم شەپۆلە تاکی بەردەوامە بێت چەندە گرنگە هاوڵاتیان ئاگاداری خۆیان لە ماڵەکانی خۆیانە بمێنەوە تا کارێکی زۆر گرنگ نەبێنێنە دەرەوە تەنانەت زۆر کات لە هەندێک لە ناوچەکانی خوار و عێراقیش بەهۆی بەرزی پلەکانی گەرماوە کراوە بە پشووی ڕسمی بۆ ئەوەی هاوڵاتیان لە ماڵەکانی خۆیانە بمێنەوە بۆی کە لەسەرم بابەتانە بە وردی گفتوگۆ بکەین و زانیاریی باش وەرگرین ئێستا میوانداری زۆر بەڕێز ئاسۆ کەمالمان کردەوە کە بەڕێزیان بەڕێوەبەری کەشناسی بوومە لە لەرزەی سلێمانی ئێستا لە ستۆدیۆ ئامادەیە بفەرموو کاگاسۆ فەرموو کاگاسۆ باینتان باش زۆر بەخێر بێ فەرموو زۆر سپاس بەخێر بێ کاگاسۆ زۆر سپاس باش کاگاسۆ زۆر بەخێراتی سەرچاوان پێمان بڵێ ئەمڕۆ پلەکانی گەرما چۆنە بەڵێ سەرەتا سوپاسانەکەم بۆ میوانداری تێیتان جارێ سەبارەت بە ڕۆژی کەش و هەوای ئەمڕۆمان دیارە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بەهۆی کاریگەری شەپۆلێکی بەرزبوونەوەی پلەکانی گەرما کە زۆربەی زۆری ناوچەکان و بە تایبەتیش هەرێمی کوردستانی گرتە بوانێ کە پلەکانی گەرما بۆ سەر و تێکڕایەکان بەرز بۆوانێ و لە ماوەی ئەم چەند ڕۆژی ڕابردوودا کە زیاتر پلەکانی گەرما لە ناوچەکانی ئیداری گەرمیان و ناوچەکانی کەلار و خانەقین بەرزبوونەوەی بەرچاوی بەخۆی و بینی کە بەرزترین پلەی تۆمارکراو لە خانەقین 50 پلە و لە ناوچەکانی تری کەلار 48 پلە لە ناوچەکانی تری کەرکووک 48 پلە تۆمار کراوە و بەرزترین پلەی گەرمی تۆمارکراوی تا ئێستا لە پارێزگای سلێمانی لەم شەپۆلەدا 45 پلە تۆمار کراوە
دوێنێت 45 پلە بوو و لە 19 مانگیشە هەر 45 پلە بووە و ڕۆژانی دواتریش بەرزی نزمیەک لە ئاسی 43 بۆ 44 تۆمار کراوە و ئەمڕۆ نزمترین پلەی گەرما لە پارێزگای سلێمانی ئەمڕۆ 30 پلە و پێ دەچێت کاریگەری ئەم شەپۆلە بۆ ئەمڕۆ بەیانیش بەردەوامی هەبێت بەڵام لە هەفتەی داهاتوانە پێ دەچێت بەرزی و نزمیەک یان بڵێن کەمیەک بە خۆیەوە ببینێ بەڵام هەر لەسەر و ئاسی تێکڕایەکانیەوە دەبێت. زۆر باشە ئەم 45 پلەی کە بەڕێزت باسی لێوە کرد ئەوتێت نزیکەی 8 ساڵە شاری سلێمانی ئەم پلە بەرزەی بە خۆیەوە نەبینیوە ئەمە تا چەند ڕاستە؟ وەڵاهی ئەوە نازانەوە دوێنێک لەوە ئەچوو تەزاروبێک لە هینەکە بڵاوکردنەوەکانە هەبوو بێت ئەجناوان نەبوو ئێستا سلێمانی لە مانگی ئابی 1970 تۆمار کردووە چەندین جاری کە بەڵام ئەوەمان باس کردی ئێمە کە ماوەی ئەم شەپۆلە کە تقریبن لە 15 بەردەوامی هەبووە ئەمە حاڵەتێکی تقریبن تا بڵێ ناسروشتی بوو کە لە مانگی 6 پلەکانی گەرما بگاتە ئەو ئاستە ئەجنا احتیادی 44 پلەمان تۆمار کردووە 45 پلەمان تۆمار کردووە بەو شێوە ئەوەی کە لەم ساڵە بەدەر لەوەی کە پلەکانی گەرما بەرز بووە ئەم ساڵتمان ڕێژەی ئاو زۆر کەم بووە وشکە ساڵیەک بریتە کرد لەگەڵ پلەکانی گەرما لەوانەیە گرفتەکەمان زیاتر بۆ بکە لە هەرێمی کوردستانە ئەگەری چی هەیە ئەگەر ئەم پلانە بەردەوام بەرزبوونەوەی هەبێ و وەزیانەکانی چیە بۆ هاوڵاتیان؟ بەڵێ دیارە خۆی لە کاتی ئێستادا ئەوەی کە ئاگادارن و ئێستا کار گەیشتۆتە ئەوەی کەوا پێ دەچێت هەموو جیهان بە ئاگا بێت لەوەی کەوا گۆڕانکاریەکی زۆر لە کەشوهەوا جیهانە ڕووی داوە کە ئەو گۆڕانکاریە زیاتر خۆی ئەبینێتەوانێت لە بەرزبوونەوەی پلەکانی گەرما ئەمانش ئەگەر بچینە تەفاسیلەکەوانێ کۆمەڵی هۆکار و کۆمەڵی ئەسباب هەیە لەوانە مەسەلەن هۆکارە سروشتەکان کە لەم کاتانەدا پێیوەستە بە هاتنی وەرزی هاوین و لە ڕێی ئەو پرۆسەفەلەچی کە لە نیوەگوی باکوور ئەچینە وەرزی هاوینەوانێ و دوای ئەوە پلەکانی گەرما بەرزە بێتەوانێ و دوای ئەوە هۆکاری کۆمەڵێک کاریگەری داینەمیکی کە پەیوەستە بە دروستبوونی ئەو سیستەمە پەستانیانی لەو ناوچارنەدا هەیە کە لە کاتی ئێستادا کاریگەری نزمە پاڵەپەستوی وەرزی گەرمی ساڵانە لەسەر ناوچەکەیە کە ئەمە نزمە پاڵەپەستویەکی حراریە کار بۆ ئەوە دەکا کە پلەکانی گەرما بەرز ببێتەوانێت کە ئەمە لە کاتی ئێستادا کاریگەریەکانی ئەبینی بەڵام سەرەتای کاریگەریەکانێتی لەسەر ناوچەکانی خۆمان و هەرێمی کوردستان و پێ دەچێت کە کاریگەری ئەم نزمە پاڵەپەستوی جاری وایە کاریگەری لەسەر ئاسیا لەسەر ئەفریقیا جاری وایە امتیدادی ژەکا بۆ ئەوروپا و شوێنانش کاریگەری لەسەر ئەبێەوە جگەل لەمە کە لە هەمووی ترسناکتر هۆکارە مرۆیەکانەکە ئەویش دوای شۆڕشی پیشەسازی دووهەم لە ئەنجامی بەکارهێنانی زۆری ئەو وزە دژەژینگەی و کەشوهەوایانەی کە بەکارهێنراوە وەکو وزەکانی نەوت وەکو وزەکانی خەڵوزی بەردی کە ئەمانە بڕێکی زۆر لە گازی دۆمۆکسیدی کاربۆن و گازە گەرمکەرەکانی تری وەکو گازی میسان ئۆکسیدی نەیترۆس کە ئەمانە لە بەرگە هەوادا زیاد بکات و ببێتە هۆی فراوانبوونی دیاردی قەتیزبوونی گەرماوەی کە پێوترە گلوبال وارمینگ کە ئێستا هەموو جیهان بەدەستەوە ئەناڵێنێ هەر لەم کاتانی ئێستادا هەر لە ڕێی میدیاکانەوە کە دوێنێ بینیتان لە زۆرێک لە وڵاتەکانی وەکو باشووری ڕۆژ ئاوای کەنەدا کە پلەکانی گەرما بۆ 46 پلە تۆمار کراوە کە تەنانەت خەڵکیش مردووە دەرەنجامی ئەو گۆڕانکاریانی کە هەبووە هەروەها بەرزبوونەوەی پلەکانی گەرما لە رووسیا ئەمانە کۆمەڵی هۆکاری مرۆیین کە کاریگەریان هەیە لەسەر گۆڕانکاریەکانی و بۆیە ئێستا لە کاتی ئێستاشدا گۆڕانکاریەکان زۆر بە بەردەوامی ڕوو ئەیان بۆ نمونە لە ساڵی 2000وانێ تا ئێستا گۆڕانکاریەکان زۆر بە خێرایی ڕوو ئەدان بۆ نمونە لە 2006 بۆ 2015 0.8 پلەی سەدی بەرز بۆتەوە پلەی گەرمی بەراورد بە تێکڕایەکانی پێش شۆڕشی پیشەسازی کامە زۆرە نیە بەڵێ بە تاکید زۆرە بۆ بەنسبەت گۆی زەویوانێ ئەوە لە 2014 بۆ 2010 یەک پلە بەرز بۆتەوە یعنی بۆیە لە ئێستادا کە بە ئومێدی ئەوەن کەوا کۆنگرەیەک یان لوتکەیەک ببەستن لە گلاسکۆ پێم وابێت لە نۆڤەمبەری ئەم ساڵایە کە بۆ ئەوەی کەوا دابنرێ وڵاتە زلهێزەکان بچنە ژێرباری ئەوەی کەوا بەرنامەیەکی کاریان هەبێ بۆ ئایندە کە ئیتر بەرهەمهێنانی گازە گەرمکەرەوەکانی وەکو دۆمۆکسیدی کاربۆن و میسان و ئۆکسیدی نەترۆز ئەمانە کەم بکرێتوانێ و پشت نەبەسن بە وزە کۆنانی کە هەیە و پشت بەسن بە وزە تازەکان وەکو وزەی خۆر با ئاو کە ئەمانە کاریگەری ئەمانە هەمان
کاریگەری ئەرێنیانە بێ لەسەر بەتاکید ئەمانە چکە هیچ پاژماوەیەکی ئەویان نییە کە پاشماوەیەکی خراپیان نییە لەسەر گۆڕانکاریەکانی بەڵام ئەوەیە مەسەنە خەڵوزی بەردی ئەو وزانی کە لە زەویەوە دەرەهێنن وەکو نەوت و بابەتەکانی نەوت کە ئەمانە ئەبنە هۆی زیادبوونی گازە گەرمکەرەوەکان. زۆر باشە کاگاسۆ لە تۆڕە کۆمەڵایەتەکانە بڵاو کرابووە ئەوترا ئەم شەپۆلی گەرمایی کە هەرێمی کوردستانی بە شێوازێکی گشتی گرتوتەوە تا نزیکەی 15 ڕۆژ بەردەوامە بێت. ئەمە تا چەند ڕاستەوە پێی زانیاریەکانی ئێوە ئەو پێشبینی کە بەڕێستانی کەم بێگومانەزان بەشی پێشبینی جیاوازە لەگەڵ بەڕێوەبەرایەتێکی ئێوە بەڵام هێندەی ئاگادار بن ئەم شەپۆلە تاکی بەردەوامە بێت. بەڵێ بەردەوامی ئەم شەپۆلە هەر دیارە ئێمە ئاماژەمان پێ تقریبن لە 15 شەوانێ ئێمە ئەم کاریگەری ئەم شەپۆلە لەسەر ناوچەکان بووە. و بەردەوامیشی وەکو ئاماژەشم پێ وەرزی هاوین کە بریتێ لە مانگی 6 و 7 و 8 کە ئەمانە ئەم لەم کاتانەدا پلەکانی گەرما ڕوو لە بەرزبوونەوە ئەکات و ئەم کاتانەش بە دەر نابێت لە شەپۆلەکانی بەرزبوونەوە پلەکانی گەرماوە هاوکات لەگەڵ ئەوەژە بە دەریش نابێت لەو شەپۆلی تەپ و تۆز و خۆڵی کە ئەیهێنێتە ناوچەکانەوە کە بەهۆی کاریگەربوونی باکان کە سەرچاوی خۆڵبارینەکان زۆر لە هەرێمی کوردستانە کاریگەری ئەو ناوچە وشک و بیابانانەیە کە لە ناوچەکانی باشووری عێراق ناوچەکانی ڕۆژاوای عێراقیان بیابانەکانی جزیرەی عەرەبی و جزیرەی سینا و هەروە بێتەوانە باکووری ئەفریقا کە ئەمانە بەهۆی کاریگەربوونی با کە زۆر جار بەهۆی بای باشووری ڕۆژئاوا یا باری ڕۆژئاوانێ ئەم تەپ و تۆز و خۆڵە ئەهێنێتە ناوچەکانەوانە و ئەبێتە هۆی کەوەیە ئاستی بینین کەم بکاتەوانێ. زۆر باشە جا کاگاسۆ هەمیشە بۆ کەش و هەوا ئەو وڵاتانەی کە دراوسی هەرێمی کوردستان بە شێوازێکی گشتی ڕەنگە زۆر کات کاریگەری ئەو وڵاتانە شەبێ لەسەر ناوچەکە بەگشتی تا چەند ئەم شەپۆلە ئەتوانین بڵێن لەو وڵاتانەی ترەوە هاتۆ هەرێمی کوردستان هەروەها ئەوترا ئەمە شەپۆلێکی هەندیە بۆ منە لە هندستانەوە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە ئەم گەرمای ئەمانە تا چەند ڕاستن. بەڵێ خۆی لە بابەتی کەش و هەوا و مترۆلۆژیا سنووری سیاسی نییە ئەو بارستە هەوایانی کە بەڕاستی ڕوو لە ناوچەکان ئەکات مەسەلەن بۆ نمونە ئێمە لە زستانانە کاریگەری ئەو بارستە هەوا و ئەو کوتە لە هەوایانی کە لە دەریای سپیناوە ڕاستەوە ڕوو ئەکات دیارە ئەمانە بەسەر ناوچەکانی بەشێکی خوارەوەی ئەوروپا ئەرتێپەر ئەبێ بەسەر تورکیا بەسەر وڵاتی شام بەسەر عێراقا بەسەر ئینجا هەرێمی کوردستان ئەمانە هەمووی ئەگرێتەوە لەبەرەوە کە هەمووی کاریگەریان لەسەر یەکتری هەیە و یەک بۆ یەکتریش ئاڵوگۆڕی کەش و هاوایەکان لە ناوچەکانە ئەبێت ئەو کە بارستە هەوای کە مەسەلەن یەتە سەر هەرێمی کوردستان بۆ ماوەی چەند ڕۆژێکی کە ئەگاتە سەر وڵاتی ئێران یان ئیمتیدا دەکات بەرەو باشوور یا بەرەو باکوور لەبەر ئەوە کاریگەریان لەسەر یەکتری هەیە بەڵام لە ڕۆژی پیسکردنی ژینگە و دەردانی گازە گەرمکەرەوەکان کە ئێستا ئەمە یەکێکە لە کێشە هەرە گەورەکانی جیهان کە ئێستا ئەمە دەرەنجامەکانی وا تا ساڵانێکی ڕابردوش کاریگەری ئەم بەرزبوون و پلەکانی گەرما زیاتر بۆ ناوچە نیمچە خولگەیەکان و ناوچە وشکەکان بوو بەڵام ئێستا پێدەچێتەوە تا بەرەو سەرەوە سەر ئەنێت بەرەو ئەو شوێنانەی کە تقریبن وڵاتی کەنەدات ئەتوانین بڵێن ناوچەیەکی مەناخی جیاوازی هەیە لەگەڵ خۆمانە یان ئەوروپا یان رووسیا ئەمانە هەموو جیاوازی کەش و هەوایان هەیە لەگەڵ ئێمە ئەوەتا کاریگەریەکانی لەسەر ئەوانیش دەرکەوتەوە. بەڵام زۆر کاتەر ئەڵێن کاگاستۆ کەش و هەوای هەموو جیان بەبێ جیاوازی گۆڕانکاری بەسەرا هاتووە. بەڵێ ئەمە تا چەند ڕاست بەڵێ بەتاکید ئاماژەمان پێ هەردووەکو لە بیدایەتەوانێ گۆڕانکاریەکانی کەش و هەوا دەرەنجامی ئەو زۆربوونی ئەو گازە گەرمکەرەوانە و هەروەها کۆمەڵی هۆکاری تریش بە دەر لەوانە کۆمەڵە هۆکارە سروشتەکان کە ئەمانە تا ڕادێک ئەتوانین بڵێن کاری هۆکارە سروشتەکان هۆکاری خاوترن لەبەرەوە کاریگەریەکانیشان خاوتر ئەبێ بەڵام ئەوەی کە زۆر سەریع و زۆر کاریگەرە هۆکارە مرۆیەکانە کە لە دوای شۆڕشی پیشەسازی دووەمەوانێ دەرکەوتووە بەڵام هۆکارە سروشتەکانی مەسەلەن پەیوەستە بە سوورە مەناخیەکانی گۆی زەوی هەروەها کاریگەری تیشکی خۆر کە لە ساڵێکەوە بۆ ساڵێک بڕی ئەو تیشکی خۆری کە ئەگاتە سەر زەوی ئەگۆڕێت کە ئەوش پەیوەستە بەو چالاکی کە لە ناو خۆرا ڕوو ئەدا دەرەنجامی ئەو پەڵە خۆریانی کە هەیە یان ئەوەی کە پێ ئەوترێ بۆ قاع شەمسیانی کە هەیە
ئەبێتە هۆی کەوا کاریگەری لەسەر زەوی هەبێت بە شێوەی تیشکی کارۆمەغناتیسی کە ئێنێرە جاری وە ئەبێتە هۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرماوە هەروەها دەرەنجامی ئەو پرۆسە تەکتۆنیانە و ئەو پژانە بورکانیەکان لە پژانە بورکانیەکانە جاری وا هەیە بە ملیۆنەها تەن گازی دۆمۆکسیدی کاربۆن ئەچێتە ناو بەرگەهاو کە ئەمانە هۆکارن بۆ بەرزبوونەوەی پلەکانی گەرما و گۆڕانکاریەکانی کەشووە. زۆر باشە زۆر کات دەڵێن ئەم ساڵ بەهۆی ئەوەی کە باران کەم باریوە ڕەنگە زۆر کات ئەمە هۆکارێکی سەرەکی بێت بۆ بەرزبوونەوەی پلەکانی گەرما ئەوەی تو ئاگادار بێمە تا چەند پەیوەندی بۆ هەیە. بەڵێ دیارە ئێمە وەرزی بارانبارینی ئەم ساڵ وەرزی بارانبارینی ئەم ساڵ لە ناوچەکە بە شێوەیەکی گشتی و هەرێمی کوردستان و عێراقیش بە شێوەیەکی گشتی ئاستی بارانبارینەکانی ئەم ساڵ بەراورد بە تێکڕایەکانی کەمتر بووە و ئەمەش لە ناوچەکانی هەرێمی کوردستانە ئێمە وەکو وشتی کە ئەگەر پێناسی بکەیت تا ڕادێک وشتێکە وشتێکی ڕێژەیی بووە مەسەلەن مەبەستە لەمە چی وشتی ینی بڵێن وشکە ساڵی ئەوەی کە باز ئەکرێت بارانبارینەکان لە ئاستی تێکڕایەکانی کەمتر بێت و ئەگەر دوایش بچینە تەفاسیلی ئەو شتێوانەیە کە ئەمە ئەم ساڵ مەسەلەن بۆ نمونە لە سنتەری پارێزگای سلێمانیا 4.5 ملیم بارانباری و کە تێکڕایەکەی نزیکەی 600 ملیمە. بەڵام لە ناوچەیەکی وەکو گەرمیان کە ئەمە بڕی بارانبارینەکانیان تقریبان لە 40 تێکڕایەکانیان بۆ کە ئەمە کاریگەری خراپی لەسەر کەرتی کشتتوکاڵ و کە سەرچاوەکانی ئاوی سەر زەوی و ژێر زەویش هەبووە. بەڵام لە هەنێ ناوچە تا ڕادێک بەڵێ بارانەکە کەم بووە. ئاستی کشتتوکاڵەکەشان تا ڕادێک مامناون بۆ بەڵام هەر کەمی ئاو هەبووە. ئەم ملیمە بەراورد بە ساڵی ڕابردوو چەند بوو ئەوانەی تۆ زانیاری بارانبارینەکان ساڵی پار 646 ملیم لە سنتەری پارێزگای سلێمانی باری واتە 46 ملیم زیاتر بۆ 340 ملیم ئێمە ئەم ساڵ 408 ملیم باریوە بەڵێ ئەمانە هەمووی کاریگەری هەیە طبیعی کە ئاستی بارانبارینەکان کەم بوو زەوی بەرەو زیاتر وشک ئەبێتەوانێ و کاریگەری خۆڵبارینەکانیشمان زۆرتر لەبەر ئەوەی کە علاقەیەکی عکسی لە بینی خۆڵبارین و بارانبارینەکان ناوە ئێمە ئێستا بۆ نمونە وەرزی بارانبارینی 2010 کە بارانێکی زۆر لە هەموو ناوچەکە و لە هەرێمی کوردستانەکە لە پارێزگای سلێمانی 1370 ملیم باران باری لەو ساڵەدا ئێمە تەنها دوو حاڵەتی خۆڵبارینمان تۆمار کردووە بەڵام ساڵیش هەبوو لەبەری کە باران کەم بووە نزیکەی 45 بۆ 48 حاڵەتی خۆڵبارینمان تۆمار کرد. کاگاسۆ ئەگەری هەیە ئەم پلانی گەرما بۆ داهاتوو بۆ ڕۆژانی داهاتوو بەرزبوونەوەی زیاتر بەخۆیەوە ببینێ و ئاگەر زیاتر بەرز بێتەوە زیانەکانی زیاتر چییە؟ بەڵێ ئێمە وەکو ئاماژەمان پێ ئێمە ئێستا لە وەرزی هاوینان لە ڕیفە لە چیەوانێکە لە وەرزی هاوینیش بەوە ناسراوە کە بەرزترین پلەی گەرمی عادەتەن لە نیوەگۆی باکوور لە مانگی حوتا تۆمارەکرێ لە مانگی حوتاوە لە لای خۆشمان هەر مانگی حوت و هەشت یەکێکن لە دوو مانگە گەرمەکان کە پێ دەچێت بە دەرنابێت لەو شەپۆلی بەرزبوونەوە کە ئێستا لە بیدایەتەوانێ شەپۆلی گەرما بینیمان بۆ ئەم ماوەی بەڵام پێ دەچێت کە لە مانگەکانی حوت و هەشتی شا تا ڕادێک بەرزبوونەوەی پلەکانی گەرما هەبێ بەڵام ئەوەشمان لەبیر نەچێت دێمە لە مانگی حوتا بەپی تعریفەیەکی ئاو هەوایی ناوچەکان عادەتەن لەم ناوچانەدا مانگی حوت دەکرێت بە دوو بەشەوە لە نیوەی یەکەم لە عنی بڵێن لە مانگی یەکەوە لە یەکی مانگەوە تا 15 مانگ ئێمە زیاتر کاریگەری ئەو نزمە پاڵە پەستۆی وەرزی کە هەیە زیاتر لەسەر ناوچەکانی باشووری ڕۆژئاوای ئێران و باشووری جزیرەی عەرەبی کاریگەری دەبێت لەم کاتانەدا بای ڕۆژئاوامان چالاگە بێت لەم کاتانەدا کە ئەم بایەش خۆی لە خۆیان بایەکە کە کاریگەری لەسەر ناوچەکانی خۆمان بایەکی فێنکە لەبەری کە لە ناوچەکانی باکوورەوەیەت لەبەرەوە هەوایەکی فێنکی پێوەیە تا ڕادێک فێنگە بێت بەڵام لە نیوەی دوو هەمایانی بڵێن لە دوای 15 حوتەوانە ئاراسی ئەم تەوژمە بایانە ئەگۆڕێت بۆ بای ڕۆژهەڵات و باشووری ڕۆژهەڵات کە عادەتەن ئەم بایانە لە ڕووی ئاو هەوایە چونکە لە ناوچی باشوورەوێت و بەسەر ناوچەکانی کەنداوی عەرەبی و دەریای عەرەبیایە تا ڕادێک شێدارە لەبەر ئەوە هەستکردن بە پلەی گەرمی بەرزتر ئەبێت عادەتەن لەو کاتانەدا پێ دەچێت کە پلەکانی گەرما ڕوو لە بەرزبوونەوە کات دایمەن لەبەر ئەوەش ئەو سراعی بینی ئەو دوو بایە ئەبێتە هۆی ئەوەی کەوا بەرزی و نزمیەک پلەی گەرمی بەخۆ ببینێت لەواتە ناوچەکەی ئەمە کاریگەری وڵاتانی دراوسێشمان بەسەرەوە بەتەجی باسمان کرد ئەوە کاریگەری ناوچەکانمان لەسەر ئێستا ئەم بارسە هەوایە گەرمی کە هاتووە بە دەر لەوەی کەوا کە کاریگەری هۆکارە مرۆیەکانی لەسەر و گۆڕانکاریەکانی کەشەوە
هۆکاری ئەوی کاریگەری نزمە پاڵەپەسووی وەرزی گەرمی ساڵانەکە من نزمە پاڵەپەسوویەکە لەسەر جززیرەی هندی دروستە بێت دەرەنجامی ئەو بە مۆنسنانەی کە بای مەوسمی پێ ئەوترێ دروستە بێت کە لەگەڵ خۆیان کاریگەری بۆ ناوچەکانی باشووری ئێران و هەروەها وڵاتی سعودیە و جاپاشان بەرەو عێراق و ناوچەکان ئەمە تقریبا لە مانگی 4 و 5 کاریگەری زۆری لە سەر باشووری عێراق هەیە بەڵام بە تێپەڕبوونی کات بەرەو سەرەوە دێت و کاریگەریەکەی لە کاتی ئێسادا لە ناوچەکانی خۆمانە دەرئەکەی جاریوایە ئەگاتە تورکیا جاریوایە ئەگاتە ئەوروپا بەو شێوەیە زۆر باشە دەست خۆش بە کاگاسۆ سپاس بۆ تاوی زانیاریەکانە